زانایەکی ئاینی و چالاکوانێکی کاکەین پێکەوە ئاڵوگۆڕی بۆچوونەکانیان دەکەن بەڵام یەکتری ڕەت ناکەنەوە. کێشەی ئاینیمان نییە بە جیاوازیەکانەوە جوانین ناکرێ هەمومان وەکو یەک بیرکەینەوە چکە ئەگەر هەمومان وەکو یەک بیرکەینەوە یەک کەسمان بیری کردوێتەوە وا جوانە هەمومان بە جیاوازی بیر بکەینەوە بەڵام یەکتر قبول بکەین. ئەوانەی لەم هۆڵەدا کۆبوونەتەوە هەڵگری جۆرەها بیر و باوەڕی ئاینیان تێدایە هەر لە موسڵمانەوە تا دەگاتە کریستیان و زەردەشتی و مەسیحی و کاکەیی بەڵام یەکتری ڕەت ناکەنەوە و بۆ قسەکردن لەسەر ئازادی بیر و باوەڕ لێرە دانیشتوون. فالتعايش بين الأديان پێکەوە ژیانی ئاینەکان وەکو باخچەیەکە هەموو ڕەنگەکانی تێدا بێ جگە لە گوڵ بەڵام هەموو ڕەنگەکان جوانی باخچەکە زیاتر دەکات. زۆربەی ئەو کوشت و بڕانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت عێراق ڕوودەدەن ڕەهەندێکی ئاینیان هەیە و پەیوەندیان بە یەکتر قبول نەکردنەوە هەیە. وڵا ئەو کوشت و بڕی کە لە ئەمڕۆدا لە ئارادا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڕاستی ڕاستە لەژێر چەتری ئاینەکانە کرێ لە حقیقەتە بۆ خۆی خودی ناوەڕۆکی ئاینەکان وانە بەڵامی تر باوەڕدارەکانیان بربوونەتە گیانیەک بە ناو تەویلاتی دینیەوە ئەجی نابڕواینە هەر ئاینێک لە ناوخنی خۆیان وانە. ئەوەی لە ئەمڕۆیە ڕوئەدا لە کوردستانە باشترە لە چاو شوێنەکانی تر بۆ نمونە ئەو پێکەوە ژیانە لە کورسانەیە لە بەغدانە لە بەغدا گەڕێکی وایە چۆڵ بووە لە پێکاتەیەکی دیاریکراو لە بنی لە بەغدا ڕاونانی هەموو باوەڕە جیاوازەکان و تواندنەوەی باوەڕی تریشەیە بۆ نمونە هەوڵێکی زۆر ئەدرێ کاکەی بکرێتە شیعەیەک. بە پێی دەستوری عێراق ئازادی ئاین و بیر و باوەڕ مافی تاکی عێراقیە بەڵام لە واقعدا دۆخەکە بە جۆرێکی ترە و لە ماوەی 17 ساڵی ڕابردوودا هەزاران کەس لە عێراق نەک لەسەر جیاوازی ئاینی بەڵکو لەسەر جیاوازی مەزهەبی کوژراون. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.